فڕۆکە جەنجیەکانی تورکیا جارێکی تر بە بیانووی بۆردومانکردنی بارەگاکانی پەکەکە کۆمەڵکوژیەکی تریان دژ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجامدا و بەهۆیەوە 4 هاوڵاتی شەهید بوون. کاکەی مستەفا و دەرباز و شێرۆ و کاکەی اسماعیلاغا ئەو گەنجانە بوون کە بۆ گەشت و سەیران ڕویان لە گوندی سەرکانی دۆڵی باڵەیانی سربەقەزای چۆمان کردبوو، بەڵام درەنگانێکی شەو لەلایەن فڕۆکە جەنجیەکانی تورکیاوە بۆردومان کران. ئەم گەنجانە 4 کەس بوون بۆ ناوچەی باڵەکاتی بە مەبەستی گەشت، دوای کاتژمێر 1:30 شەو کراونەتە ئامانج کە ئەمانە هیچ بۆ حاڵەتێکی ئەمنی نەخوازرا و لە ناوچەکە نەبوونە، تەنها بۆ گۆڕینی جەوی خوان کە عادەت وایە گەلی کورد لە هەر پارچەیەکی کوردستان نەورۆز دەکاتە پاساوێک، دەکاتە دیاردە و حاڵەتێک بۆ ئەوەی بتوانانی خۆشی خۆی تێدا پیادە بکات و جەوی خۆی تێدا بگۆڕێت. بێگومان هەزارانی لەو بابەتەش ئێستا لە دەشت و دەرەکانن، بەداخەوە ئەوانە بوونە قوربانی حاڵەتێکی نەخوازرا و بێپاسا و بەداخەوە بۆ گیانی ئەوان و خۆی گەورە لیان خۆش بێت. کوانەتەوە یەکگرتووەکان کامافی مرۆڤ، کامافی منداڵ، کامافی ئاژەڵ، ئەو کارەساتەی هەموو نیشتیمانیانە ئی هەموو کوردستانیانە، بۆیە دەپاڕێمەوە لە خوای پەروەردیگار بە پلەی شەهیدیان قبول بکە. سێبر و ئارامی بۆ دایکە جەرگ سوتاوەکەیان. دوان لە گەنجەکان خەڵکی ناحیەی وەرتێن و یەکێکیان خەڵکی باڵەیان و ئەوی تریشیان خەڵکی ناوچەی خۆشناوەتیە. هاوڵاتیانی باڵەکایەتی داواکارن چیتر ڕۆڵەکانیان نەبنە قوربانی بۆردومانی فڕۆکە جەنجیەکانی تورکیا و ڕێگە چارەیەک بۆ ئەو بۆردومانانەی دابنرێ و هەرچی زووە حکوومەتی هەرێم و بەغدا بێنە سەرخەت. لێرەوە ڕایدەگەێنین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان، لە پەرلەمانی کوردستان، لە حیزبولیانە سیاسەکانی باشووری کوردستان بەتایبەت ئەو حیزبانەی خۆیان بە دۆستی دەوڵەتی تورک دائنێن هەڵوێستی جددیان هەبێت ڕێگری بکەن سنوورێک بە دەوڵەتی فاشی تورک دابنێن و داوا لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ئەمریکا لە وڵاتانی ڕۆژئاوا دەکەین سنوورێک بە دەوڵەتی تورکیا دابنێن ڕۆژ بە ڕۆژ تورکیا کۆمەڵکوژی جۆرا جۆر لە باشووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستان ئەنجام دەدات. ئەمە یەکەم جار نییە فڕۆکە جەنجیەکانی تورکیا هاوڵاتیانی مەدەنی هەرێمی کوردستان دەکەنە ئامانج تاکە کاردانەوەی بەرپرسانی حکوومەتی هەرێم ئیدانەکردن و دەرکردنی بەیاننامەیەک بووە. پێشتریش ڕووداوی هاوشەوەی لە چیای کورتەک سەربەناحی سەنگەسەر و ناوچەی زارگەلی سەربەناحی وەرتێ ڕوویان داوە و بەهۆیەوە ژمارەیەک خێزان شەهید بوون. پاساوی بۆردومانەکانی تورکیا بوونی چەکدارانی پەکەکەیە لەو ناوچە، بەڵام گوندەکان و ناوچە مەدەنیەکان دەکەنە ئامانج. ساڵانە ڕووداوی کوشتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستی وڵاتانی دراوسێ دووبارە دەبێتەوە. ئەوەی جێگای پرسیارە تاوەکو ئێستا نەحکوومەتی هەرێم نەحکوومەتی عێراق هیچ ڕێگە چارەهێشیان بۆ دووبارە نەبوونەوەی ئەم ڕووداوانە دانەناوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ لە قەزای ڕەواندۆز.